ئەو پارەی گەمە تیکتۆک و ڕاوەکەچ و شتی وایە لۆ کچانە کچەکەش بەیانی دوو بەیاندی لێرە پارەکەی ڕاکێشی. گرانترین گیفت لە ناو لایڤەکاندا کە هەبێت چەندە بە دینار؟ بە دینار یان بە دۆلار؟ بە دۆلار 600 دلار تقریبا. گرانترینە. باشە قازانجی و کەسانە چێکە ئەو کۆینانە لە ئەو تیکتۆکچیانە دەدەن لە بەرامبەردا چی وەردەگرن؟ وەڵای بەس ناویان دەخینەوە خلاصە بڕاوە لیڤلت بەرز دەبێ ئەوەندە هیچ لیڤل بەرزەکەی سوودەچی هەیە؟ لیڤل بەرزێکی وەڵا ئەوە لیڤلم بەرزە و خلاصی ئیسفادەین بەس بۆ ناو بەس بۆ ناوبانگ. باشە تا ئێستا زۆرترین پارە کە داخل کرابێ لە ناو کۆین تیکتۆک لای تۆیان لە شوێنش دیکە چەند بووە؟ وەڵا ڕۆژانێ مەسەلەن کابرا ڕۆژ وێ 20 داخل دەکات ڕۆژ وێ 50 داخل دەکات 20 وەرەقە. باش گرانترینە کە داخل کرابێ لێرە بەیەک ڕۆژ چەند بووە یەک کەساتی داخلی کردبوو؟ بەیەک ڕۆژ تا دوێنێ شەو لە تعدی گروپێک نیسکەیتە دەفتەر سەرف کرایە لە یەک لایف بە قورعانە و پارەیە وەکو دەرهینان خۆ بە بانقی عراق نییە بە پەیپال پارەکە سەعاب دەبی دیاریش نییە تا 28 مانگ دقیق ڕوو دەدا ئەوە هەتا 28 مانگ بڕیاریدایە شتەکە تۆ بواری دێبەجێ کرد. زۆرترین پارە کە لە لای تۆ داخل کرابێت بۆ کۆین تیکتۆک چەند بووە؟ دەفتەرێک بەڵێ یەک کەس لە یەک ئەو کەسا کە داخلی کرد گەنج بوو پیر بوو؟ گەنج بوو عەرەب بوو. بەیەک جار بایدەتەش دا بەێ باشە چی لەو پارەیە دەکەن؟ ئەو پارەی گەمە تیکتۆک و ڕاوەکەچ و شتی وایە لۆ کچانە کچەکەش بەیانی دوو بەیاندی لێرە پارەکەی ڕاکێشی. بەزەوە تێ بڕیارە ژاتێ بە قورعانە سمێنەزار نرمیش نەکەی. كام بريار؟ ابو ريارات تيك توك ومكتوب لنا راودستي ونازم ناميني. والله انواع تدا تمنا كان وكنت تمن انواع تدا جنس تدا بيري تدا وزورترين بارجر كان تحديد نكدا بالضبط بريهان بدقيق والله مدي دي تيتمان بدفتر وني بدو دفتر داخل ذكرت الشوانه ليك زي يك شخص بلا زور احتياطي لو زياتري شيء زيوا مانيا باورك روزانه كي 20000 دليركو انا هوار ببوينت توتش دا دستو باشا يعني شاگرداتی دەکاتن پارەکەی خۆم لەو شتانە سەرف دەکاتن و هیچ معنای چینە نازانم هیچ هەدەفە چینە هیچ سوودە چینە هەزاران خەڵکی لەو وڵاتەیمە بەخوای سارێ بنەخۆی فرۆشتە خانی بنەخۆی فرۆشتە و لە ئەو مۆزوعی لە مۆزوعی تیکتۆک و لایڤی کچان و سوانم کۆمەڵک شتی باشە سوودەکەی چێکە ئەو کەسە ئەو کۆنی دەنێرێت سوودی چیە قازانجی چی دەست باوەڕکەی سوودە چینە بەس لیڤڵەکەی بڵند دەبی لیڤڵی تیکتۆکی بڵند دەبیتن کەیفی بەخۆی دەیدی شتە چی نازانم کوت تێبگەنی هیچ نییە هیچ یعنی تو دەی دەفتەرونیوە چ سەرف دەکەی لەو شتە ئاخە نازانم وەرە ڕوونکردنەوەکم دێ لەو دەفتەرونیە تو دوو دەفتەری ڕادەچێشی نەخێر کابرا لە خۆی لە بەریتانیا لە سویدا لێرکوانە کچە دەرکوان لای بەچلۆ دەکاتەوە پارەکەی لێ سەرف دەکات لە پاش دایفەکەی تەواو نەدەناسی و نەدەیناسی و هیچ هەزار لەگەڵ ڕێزم لۆ و لۆ بینەرانش هەموو کلاواتە هیچ تێدانە نەفەرێ 100 ملیۆن باشە لەناو ئەکاونتی حازرە لە بۆ ئەوەی بیکاتەوە پارە لە بۆ تیکتۆی فەرموو ئێستاوە ڕاوە سەبزانم کودی کێفارە پێم ناخۆشە برادەرمە حەز ناکەم زەرەر بکە بەس کە بەجێشت ناکەن چیان باشە ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ بکرێ و کۆمپانیای تیکتۆک نەتوانێت کار لەگەڵ عێراقدا بکە لەو بینە چێ زەرەرمەند دەبێت ئایا تەنها تیکتۆکچەکان زەرەرمەند دەبن یان دوکانەکانیش کە کۆین دەفرۆشن؟ هەردوو لا زەرەر دەکەن چونکە کە ئەتو نەتوانی پۆینتەکەی ناو تیکتۆکی حواڵە بکەی بیکەوە پارە کەواتە تو زەرەرت کرد و شەریکەی تیکتۆکی زەرەر دەکات چونکە ئەو فرۆشتنەی لە عێراقێتی لە هیچ دەوڵەتێک نیتی هەموو لە عێراق بە عێراق بەسای عێراق لە خۆی خەنی بووە ئەنەوشەی فرۆشتە ئۆپڵی داژۆ مام پێش برێ لێ وەڵای کاکە غەڵەتم کرد تازە ئەو ئۆپڵەکەش واسە بسە بدەبتە ماتۆر ئەگەر واز دێنین زۆر کەسێ بەس ناکرێ من ناوی شەخص ناینم بەس باوەڕکە نازانم ڕۆژانە خەڵک دەبینین لێرکوانە کە تووشێ و حاڵەتە دەبیتن دایمە فول عەساب ئاگای لە خۆی نییە جغاری بە بادەکە هەر داڵغەی لێ دەدا ئێ بڕۆکنی کاکە چییە هیچ شتێک قابلی ئەوەی نەکات و خۆتی و هەالە لۆ متەئەسیر بکەیت